لەخوای بە زیادبی تووشی عادسەی بوو معاملاتە ئەو ڕۆژ دەنگدانە بە خوشحاڵیەوە دەنجی خۆماندا و لەخوای بە زیادبی هیچ کێشەکی نەبووە. دەنگدانی ئەمجارە تا چەند گرنگە بۆ کورد؟ زۆر گرنگە. ئەتوێ لێرە چی بە کورد و بە دەنگدەران بڵێ؟ پێیان ئەڵێم دەنجی خۆیان بدەن و لە ماڵی دانەنیشن، هەموو کەس بێ دەنجی خۆی بدات و لە ئەوەی دەنگمان سەرکەوێ. پێویستە ئەمجارە دەنگ بە چێ بدرێت بۆ ئەوی سوودمەندی یەکەم کە کورد بێت. هەڵبژارنی ئەمجارە لە بەغدا لە عەرتەواوی عێراقا پەیوەست نییە بە هەرێمی کوردستانەوە، بۆی کورد بەهێز بێت پێویستە دەنگ بە چێ بدرێت. هەڵبەتە دیارە دەبی دەنگ بدرێ بە 275 پارتی دیموکراتی کوردستان داکۆکە لە مافەکانی کورد.